بینکردنی بژێوی خێزانەکەی دوای ئەوەی کەناڵی ئاسمانی پەیام سەختی گوزەرانی ئەو خێزانەی گواستەوە. چیرۆکی ناخەژێنی ئەو خانەوادەیە تەواوی تۆڕە کۆمەڵایەتیەکانی تەنی بەدەیان کەس لە خێرخوازان کۆمەکی ئەو ماڵە هەژارەیان کرد. ئێستا ئەو ماڵە ژیانیان گۆڕاوە و کامەرانی تەواوی ژیانی داپۆشیون. ئێستا جوانە و ئیراز لە جیاتی فرمێسک و گریان خەندە و خۆشیان لێ دەبارێ لە ماڵە نوێیەکەیاندا سەرقاڵی کاری ڕۆژانەی خۆیانن. بژێوی ژیانم بە حاڕەبانە پەیدا دەکرد. ئێستا لە خوای بەزیاد بێشکرد زۆر مەمنونی کەناڵی پەیام زۆر خۆشحاڵم ئێستاکەنیەگە و خانمان بۆ من دروست کرد و ژیانێکی خۆشم ئێستاکەنی لە خوای بەزیاد بهەیە. خوا خێری خێرخوازان بنووسی یا ڕەبی خوا جەزای بەخێریان داتەوە. چۆنیان دڵی مە خۆشکردی وا خوای گەورە دڵیان خۆشکە خوایە قەسریان بۆ بکات لە قەسرەکانی بەهەشتێ خوایە. وەڵای هیچ ئەوەم دڵدا نەبوو. مردنی خۆم لەبیر بوو بەسەوەم لەبیر نەبوو بڵێم دەستمە خانی خۆم. یا ڕەبی خوا خێری خێرخوازان بنووسی. عمرمەوە گەیە 66 ساڵی خانووی خۆم نەدی تێیدا بم بۆ ئەو منداڵانە پێم دەمگوت خوا نەمرم یا ڕەبی خوا نەمرم هەتا ئەو خانوویی بۆ منداڵانە پێ دروست دەکەم یان پیا دەکەم. 2 ملیۆنی بازاری خەرەزار بووم 5 ماجیکرێ خانووی خەرەزار بووم لە چواخوڕنەی. ئێستا کەینێ بە واسەی پەیام گوێلێ ئەمن ئەو قەرزەم لە کۆڵ بوونەوە بوومە سەعابخانی خۆمان گوێلەیە هەتا مردن مەمنوی کەناڵی پەیامم. زۆر دڵخۆشە چونکە دایکم لە لامانە داکەم ئێستا حارەبانی ناگەرێت دڵما زۆر خۆشە. زۆر سوپاسی خێرخوازان دەکەم ماڵێ ئاوادان بێ. ئێستا ژیانمان زۆر خۆشە لەبەر ئەوەی بووینە سابخانی خۆمان. ئێستا داکەم حارەبانی ناجێڕ لە نێماندەیە. زۆر سوپاسی خێرخوازان دەکەم خوا خێرام نووسی یا ڕەبی خوا پاداشتیان دات. سەرپەرشتیاری پرۆژە خێرخوازیەکەش کە هاوکات کامیڕەمانی کەناڵی ئاسمانی پەیامە دەڵێت چاوەڕێی ئەم بەدەنگەوە هاتنە بەرفراوانە نەبووین. نیگەرانی خۆشی گەیاندە سنتەر و دەستە و دامەزراوەکانی داکۆکی کار لە مافی ژنان. بێگومان نەخێر ئێمە چاوەڕانی ئەومانە دەکرد کە لە ڕێگەی راپۆرتێکی ئێمەوە کە ئەنجامماندا ئەم بەڕەهاوکاریە بە شێوەیەکی بەرفراوان لە ناوە دەرێ وڵات گاتە دەستیان خێزانە. ئێمە هەروەکو پیشەی خۆمان پیشەی ئاسایی خۆمان و ڕۆژنامەنووسی راپۆرتمان لەسەر هەژاری ئەم ماڵە ئەنجامدا بەدەمەوە هاتنێکی زۆر باشی خێرخوازانی پێوە بوو. ئەوەی کە بەداخەوە زۆر بەداخەوە دەمەوێت بڵێم ئەوەیە کە تاکە ڕێکخراوێکی ئافرەتان نەهاتە دەنگ تاکە ڕێکخراوێکی ئافرەتان بە تەلەفۆنێکیش بە کەمترین بڕەپارەیەکیش هاوکاری ئەو ماڵی نەکرد تا ئێستاش. سوپاسی یەکەی هەموو بەڕێزانە بکەم کە بە دینارێک بەرەو سەروتر وە لە ناوەی هەرێمەوە لە دەرەوەی هەرێمی کوردستان کە هاوکار بوون و بە سەرپەرشتیەوەی بەڕێز و ئاگداری ئێمە کە توانیمان بە هەوڵی هەموو لایەک و خێرخوازان خانوویەک بۆ ئەو ماڵە بەڕێزە بکڕین کە ئەوان تێدا ئێستا نەشتەجێن و ئێمە زۆر پێی ئاسوودەین. هاوکاریەکان کە بۆ ئەو ماڵە هەژارە دابین کرابوون بریتین لە کڕینی خانوویەک لە سەر ڕوبەری 200 متر بە بەهای 16,000 دۆلار لە شارەدەی توەسووران لە ناحی سەنگەسەر و کڕینی تەواوی کەلوپەلەکانی ناوماڵ هەر لە کەوانتر و دۆڵاب و غەسالە و پڕفڕشکردنی تەواوی ماڵەکەیان. لەمە دووە چیتر ئیراز و جوانە چاوەڕوانی دایکیان ناکەن بە چاوی پڕ غەمگینەوە خۆی و عەرەبانە دەستگێڕەکەی بێتەوە ماڵەوە. فاتمەش بڕیاری داوە تا لە ژیاندا مابێت ئەم عەرەبانەیە نەفرۆشێت چونکە ئەم عەرەبانەیە بوو بە هۆکارێک ژیانی ئەوان لە سەختترین گوزەراندا بگۆڕێت بۆ ژیانێکی خۆش و ئێستا ئەوان لە ماڵ و حاڵی خۆیاندا بە ئاسوودەیی ژیان دەگوزەرێنن. ئاراز ڕەسوڵ، کەناڵی ئاسمانی پەیام، شارەدەی توەسووران، ناحیەی سەنگەسەر.